سڵاو ڕێز مامۆستایانی بەڕێز ئامادەبوانی بەڕێز فێرخوازانی بەڕێز زۆر خۆشحاڵین لە زنجیرە وێبنارەکانمان لە ئەکادیمیا و ڕێکخراوی ستات بۆ شکردنەوەی داتای ئاماری و ڕاهێنان کە ئەمڕۆ وێبناری ژمارە 74 بەڕێوە دەچی لە ژێر ناونیشانی ئەدەبی سیاسی و ڕۆمان بە ناونیشانی دوایین شەڕی ژەنەراڵێک لەلایەن زۆر بەڕێز دکتۆرە سارا زەید مەحموود بەڕێوە دەچێت. وەک دەزانین ڕێکخراوی ستات ڕێکخراوێکی ئەکادیمی و زانستی و ناحوکمیە کە لەلایەن چەندین پسپۆڕانی ئاماری و ئابووری و سیاسی و کارژێڕی و مارکێتینگ و چەندین بواری تر بەڕێوە دەچێت کە زۆربەیان بڕوانامەی ماستەر و دکتۆرایان لە دەرەوەی وڵات هەیە. ئیش و کارەکانی ڕێکخراوی ستات یا ئەکادیمیای ستات بریتیە لە یارمەتیدانی قوتابیانی ماستەر و دکتۆرا چ لە دەستنیشانکردنی ناونیشانی توێژینەوە بێت، چ لە دروستکردنی فۆرمی ڕاپرسی و پێداچوونەوەی فۆرمی ڕاپرسی لەلایەن دەستەیەکی شارەزای ئەکادیمی بێت یا دابشکردنی فۆرمی ڕاپرسی و داخڵکردنی داتاکان بە شێوازێکی ئەکادیمی و زانستی و بە پێشکەوتووترین پرۆگرامی سەردەمیانە. هەروەها شیکردنەوەی داتای ئاماری بە بەرنامەی SPSS و چەندین بەرنامەی تری ئاماری و پاشان شیکردنەوە لەسەر ئەنجامەکان و نووسینی دەرئەنجام و پێداچوونەوەی تەواوی توێژینەوەی زانستی لە تایتڵ تاوەکو ئەکنۆڵێجمنت و ڕفرێنس و ئەپێندێکس. هەروەها ئەکادیمیای ستات یا ڕێکخراوی ستات ئامادەیە بۆ دابینکردن یان وتنەوەی چەندین خولی زانستی لە خولەکانی زمان و خولی ئاڵتز تاوەکو ئێستا نزیکی 15 خول لەلایەن زۆر بەڕێز ئوستاز نازم بەڕێوە چووە. هەروەها چەندین خولی SPSS و شیکردنەوەی داتا لەلایەن زۆر بەڕێز دکتۆر وەسفی بەڕێوە چووە. هەندێک جار خۆم خولەکانم گوتوتەوە. هەروەها خولی مایکرۆسۆفت ئەکسڵ و وێرد چەندین جار بەڕێوە چووە و خولی HR و تەندروستی سەلامەتی و کارژێڕی و هەندێک لە زمانەکانی تر و هەندێک خولی کۆمەڵ ناسی و فێرس ئەید و ئەوانش بەڕێوە چوونە. هەروەها ئامادەین بۆ یارمەتیدانی توێژەران لە بڵاوکردنەوەی توێژینەوە زانستیەکان لە گۆڤارە ئاز بەرزەکان بەپێی پێویست. هەروەها کارێکی گرنگ و دڵخۆشکەرانە لەم ڕێکخراوە ئەوەیە کە ئێمە هەڵدەستین بە ئەنجامدانی وێبنار یان سمینارێکی تایبەت لە ڕێگەی بەرنامەی زوومە وەکو کە ئەم شەو لێرە دەیبینن کە هەفتەی جارێک شەوانی دووشەم بەڕێوە دەچێت. هەروەها ڕێکخراوی ستات چەندین سیمپۆزیۆمی بەڕێوە بردێت لە ناوخۆی وڵات لە دەرەوەی وڵات. هەروەها بەشداری چەندین کۆنفرانسی زانستیمان کردیە لەسەر ئاستی وڵاتانی پێشکەوتووی ئەمریکا و ئەوروپا و ئاسیا. بۆ ئەمڕۆکە زۆر خۆشحاڵین کە زۆر بەڕێز دکتۆرە سارا زەید مەحموود کە ئەم بانگێشنامەی ئێمەی قبوڵ کرد بۆ پێشکەشکردنی سمینارێکی زۆر گرنگ لە ژێر ناونیشانی ئەدەبی سیاسی و ڕۆمان دوایین شەڕی ژەنەراڵێک کە پێویستە ئێمە زانیاریمان هەبێت لەسەر ئەم پرسە گرنگە. باگراوەندێکی کورتی زۆر بەڕێز دکتۆرە سارا لە ژیانی ئەکادیمی خۆی بەکالۆرۆسی لە کۆڵیژی زمان لە زانکۆی سڵاحەدین لە ساڵی 2012 خوێندووە. هەروەها ماستەریان لە کۆڵیژی زمان لە هەمان زانکۆ لە ساڵی 2017 و زۆر بەڕێزیان شەهادەی فەلسەفەی دکتۆرایان لە هەمان بوار کە زمانی کە لوغاتە خوێندووە لە هەمان زانکۆ کە زانکۆی دایکە زانکۆی سڵاحەدینە لە ساڵی 2023. بەڕێز دکتۆر سارا
لە زانکۆی سلاحەدین وەکو سەرۆک بەش لە بەشی زمانی عەرەبی لە دەوامی ئێواران لە ساڵی 2025 خزمەتی کردووە. هەروەها بەڕێزیان یاریدەری بەڕێوەبەری سەنتەری ڕۆشنبیری بوونە لە هەمان زانکۆ کە زانکۆی دایکە زانکۆی سلاحەدینە لە ساڵی 2024. هەروەها بەڕێزیان بەڕێوەبەری کتێبخانەی بەشی زمانی عەرەبی بوونە لە هەمان زانکۆ. بەڕێز دکتۆرە سارا زەید مەحموود خاوەنی چەندین کتێبی بڵاوکراوەیە کە 4 کتێبی بڵاوکراوەی هەیە. ئەمە جێگەی دەستخۆشیە لە بۆ بەڕێزیان کە خزمەتێکی زۆری بواری زانستیان کردووە بە تایبەتی لە زمانی عەرەبیدا. هەروەها بەڕێزیان خاوەنی بڵاوکراوەی زیاتر لە 5 توێژینەوەی زانستی و ئەکادیمین لە بابەتی لوغات بە تایبەت لوغەی زمانی عەرەبی. دکتۆر سارا بەشداری لە چەندین مؤتەمەرات و دەورات کردین کە ناتوانین لێرە ناوی هەمویان بهێنین چونکە زۆرن و هەروەها چەندەها چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنی ئەنجام داوە. دووبارە ئێمە دەستخۆشی لە بەڕێز سارا دەکەین و دەستخۆشی لە هەموو ئامادەبوانمان دەکەین لە وێبنارەکانمان یا سمینارەکانمان چونکە بەردەوامی ئێمە بەبوونی ئێوەیە. ئەگەر ئێوە نەبن ئێمە ناتوانین بەردەوام بین. من لێرەوە مایکەکە یان کاتەکە دەدەمە زۆر بەڕێز دکتۆرە سارا کە دەست بە سمینارەکەی بکە لە ماوەی چلخولەچێک ئەگەر تەواو بێت. اینجا لە کۆتایی هەر پرسیارێک هەر ڕاوبۆچوونێکتان هەیە ئێمە خزمەتتان دەکەین. دکتۆرە سارای بەڕێز فەرموو بە خزمەتت بکەین. دەست پێ بکە. ئەو کاتتان باش بەڕێزان. سەرەتا دەستخۆشی لە دکتۆر هەژار دەکەم، ڕێکخەر و سەرۆکی ئەم ڕێکخراوەیە. زۆر سوپاس بۆ کۆکردنەوەی خوێنەرەکان و مامۆستا و قوتابی و لێکۆڵەرەکان کە لەم سەکۆیە گرنگەیە. دەستخۆشیتان لێ دەکەم بە هیوای بەردەوامی و ئێمەش پاڵپشتین بەردەوام لەگەڵتان. سەبارەت بەو بابەتەی کە ئەمڕۆ باسی دەکەم و هەڵم بژارد کە ببێتە بابەتێکی گرنگ کە ئێمە لەسەری بدوێن، بابەتی ئەدەبە. لێرەش باس لە ڕۆمان دەکەین، پەیوەندی ڕۆمان و مێژوو. ڕاستی لەبەر ئەوەی کە خۆم پسپۆرم ئەدەبە ناگرنگی بە ئەدەب بدەم لەبەر ئەو هۆکارە پڵک و ئەدەب زۆر زۆر گرنگە، نا هەر بۆ پسپۆرانی ئەدەب و دەرچوانی زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزیان ئەوانەی کە لە علوم ئینسانی زانستە مرۆڤایەتیەکانن، بەڵکو ئەدەب گرنگێکی زۆر زۆری هەیە هەتا بۆ زانستەکانی تریش بایۆلۆجیەکان کە زۆر زۆر گرنگە ئەوانش گرنگی بە ئەدەب بدەن. بە تایبەتی لە جیهانی ئەمڕۆماندا ڕۆمان زۆر زۆر گرنگە. یەکێکە لەو کتێبانەی کە ڕۆمان بە هەموو زمانێک وەکو دەزانن لە پێشانگا نێودەوڵەتیەکان بەڕێژەیەکی زۆر زۆر دەفرۆشرێ. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کاریگەرێکی زۆر زۆری هەیە لەسەر خوێنەران، چکە ڕۆمان ئێستا باس لەو ڕۆمانە دەکەین و شی دەکەینەوە بۆمان دەردەکەوی ڕۆمان تەنها گێڕانەوەیەکی سادە نییە. یعنی ئێمە کە باس لە گێڕانەوەیەکی ئەدەبی و جوانی و یعنی بە شێوازێکی جیاواز نووسراوە، ئەوە جیاوازی هەیە لەگەڵ سەردی ئەحداس، لەگەڵ گێڕانەوەی ئەحداس بەتەنیا، بەڵکو لە ئەدەب ڕۆمان نووس هەوڵ دەدا هەموو هێز بەکار بهێنێ بۆ ئەوەی بتوانێ بابەتەکە و ڕووداوەکان بگەێنێ بە شێوازێکی جیاواز. هەر ڕۆمان نووسێکش شێوازێکی جیاوازی هەیە لەوی تر. بۆیە منیش ئێستا ئەم ڕۆمانەم هەڵبژار ڕۆمانی جاندۆستە. وەکو دەزانن جاندۆست خۆی نووسەرێکی کوردە خەڵکی کۆبانیە ڕۆژهەڵاتی کوردستان کە دەورێکی باڵای هەبووە لە گێڕانەوەی ئەدەب و کەڵتور و ڕۆشنبیری و مێژووی کورد. خزمەتێکی زۆر زۆری بە کورد کردووە لە ڕێگای وەرگێڕان، لە ڕێگای نووسینی ڕۆمان، لە ڕێگای ڕۆژنامە نووسی. بۆیە من ئەو ڕۆمانم بە گرنگ زانی و کە نوێشە دەرچووە، بۆیە حەزم کرد کە فۆکس بخەینە سەر ئەم ڕۆمانە. سەبارەت بەو ڕۆمانە
دەتوانین بڵێین ڕۆمان وەک ئەرشیفێکی زیندوو، یعنی ئەو شتەی کە ڕۆمان باسی دەکات جیاوازە لەو شتانەی کە هەیە لە کتێبی مێژوو، یعنی ئەوەی لە کتێبی مێژوو ئێمە دەچین دەیخوێنینەوە بە زمانێکی وشک نووسراوە، بەڵام کە دێ ڕۆمان دەخوێنینەوە ڕۆمان لە ڕێگای خەیاڵ، لە ڕێگای شێوازی نووسین، یعنی جوانیەک دەبەخشێ بە نووسینەکە. لەگەڵ ئەوەشدا خەیاڵی خوێنەران زیاتر یعنی وایان لێ دەکا کە وێنای ئەحداسەکان بکە، وێنای ڕووداوەکان بکەن، نا هەر خوێندنەوەیەکی سادەبێ، بەڵکو وایان لێ دەکا کە هەر خوێنەرێک خوێندنەوەکی تایبەتی هەبێ بۆ ڕۆمانەکە. بۆیە خوێندنەوەی منیش بۆ ئەو ڕۆمانە لێرەدا لەوە دەگرێتەوە کە دەتوانین بڵێن ئەم ڕۆمانە ڕۆمانی دوایین شەری ژەنێڕال کە وەرگێڕاوە بۆ زمانی کوردی و بە زمانی عەرەبی نووسراوە بە ناونیشانی ئاخر مەعارکت جەنێڕال. ئەو ڕۆمانە تەنها گێڕانەوەی ژیاننامەی سەرکردەیەکی سیاسی نییە، بەڵکو هەوڵێکی ئەدەبیە بۆ داڕشتنەوەی نەتەوەیەک لە ڕێگەی گێڕانەوەی ساتە هەر هەستیارەکانی ژیانی سومبڵەکەی کە ئەویش مەلا مستەفای بارزانیە. لێرەدا دەتوانین بڵێن جان دۆست ڕۆماننووس لە ساڵی 2025 لە بەیرووت ئەو ڕۆمانەی بڵاو کردیتەوە. دەمانباتە ناو قوڵایی مێژوو، بەڵام نەک مێژوویەکی وشک، بەڵکو وەک تەلارسازێکی خەیاڵ کە دەزانی چۆن ڕووداوە سیاسیەکان بکاتە هەوێنی تێکستێکی فەلسەفی و ئەدەبی و وجودی. لێرەدا دەتوانین بڵێن گۆڕانکاری، یعنی ئەو ئەحداسانەی هەیە ڕۆماننووس وەری دەگری لە کتێبە مێژوویەکان لە ئەحداسەکان، بەڵام کە دێ دایدەڕێژی بە خەیاڵ دایدەڕێژی، بە جوانی دایدەڕێژی. بۆیە ئەو نووسینە بەڕاستی یعنی کە من ئەو ڕۆمانە دەخوێنمەوە هەست بە ئازار دەکەم، هەست بە ژیان و خەباتی ئەو سەرکردە قارەمانە دەکەم کە پێی تێپەڕیوە، سەوا لە چیایەکان بێ، لە شەڕ بێ، لە ڕێکەوتنە پەیمانی نێودەوڵەتیەکان بێ، کە لە خیانەتەکان کە بەسەر کووردا هاتیە، هەموو ئەوانە ئازارە. ئێمە لە ڕێگای ئەو ڕۆمانە هەست بۆ ئازارە دەکەین، بەڵام لەوانەیە لە ڕێگای مێژوو ئەو هەستە زیاتر پێی نەکەین. بۆی ڕۆماننووس جان دۆست توانی کە ئەو کلێنانە پڕ بکاتەوە، ئەو دەنگانە دیسان بەرز بکاتەوە لە نزیکەوە گوێ لەو دەنگە بگرین کە ئێمە ناتوانین لە کتێبی تر گوێ لێ بگرین. لە ئەدەبی سیاسیدا پەیوەندی لە نێوان ڕاستی و خەیاڵ پەیوەندیەکی ئاڵۆزە. جان دۆست لەم ڕۆمانەدا سوود لە چەمکی ڕۆمانی مێژوویی وەردەگرێت، بۆ مانایی کە جۆرج لۆکاش باسی دەکات، دەڵێ واتە بە خەبەرکردنەوەی شاعیرانەی ئەو مرۆڤانەی کە بەشێک بوون لە ڕووداوەکان. یعنی ئێستا بارزانی نەمر خۆی لە مێژوو ناوی هەیە، سەرکردایەتێک بووە، بەڵام ڕۆماننووس هاتووە لە ڕێگای ڕۆمانی مێژوویی، لە ڕێگای ئەو ئەدەبە ئەو کەسایەتیە دووبارە هەست و دەنگ و سۆز و شتانە دووبارە تەشەنە دەکا لە ناو ڕۆمانەکە و ئێمە گوێ لێ دەگرین، وێناشی دەکەین. ئەوە زۆر زۆر گرنگە ئەو بابەتە، بە تایبەتی بۆ ئێستامان، یعنی چکە لە مێژووش گوتراوە ئەو کەسانەی کە مێژووی خۆیان نازانن ناتوانن داهاتوی خۆیان بنیاد بنێن. بۆیە زۆر زۆر گرنگە ئێمە مێژووی خۆمان، خەبات، ئەو شتانە کە ڕووی داوە لە مێژوو، ئەو ڕێکەوتنامانەی کە ئێستش کاریگەری هەیە لەسەر کوردستان، لەسەر وەزعی ڕۆژئاوا، کە ئەو شتانە هەموو ئێمە بەخەبەر بین لەو زانیاریانە. یعنی بەڕاستی ئێستا ئەگەر سیر بکەین گەنجانی ئێستەمان لە زانکۆیەکان لە هەموو بەشەکان ئەگەر سیر بکەین، بە تایبەتی لە بەشە ئەلمیەکان، لەبەر هۆکاری ئەوەی کە لە بەشی زانستی دەرچوینە تێڕوانینێکیان نییە لە دەربارەی مێژوو، دەربارەی خەباتی کورد. بۆیە زۆر زۆر گرنگە ئێمە لە هەموو بەشەکان گرنگی بەو بابەتە بدەین. لێرەدا دەگەڕێمەوە سەر ڕۆمانەکەی خۆمان. ئەو ڕۆمانە لەکەیەوە دەست پێ دەکا؟ ئەو ڕۆمانە دەست پێ دەکا لە نەخۆشخانەی واشنگتن کە بارزانی نەمر لەوێن دەرێ
تووشی شێرپەنچە بوو عیلاجی وەردەگرت لێرە دەست پێ زۆرە دەکەی. سارە بەڵێ ببوورە برادران دەڵێن سلایدەکان ناڕواتن، ئایا لە سلاید یەکەمێت و جارێ بەڵێ بەڵێ سلایدەکان زۆر نییە ڕاستی سلایدەکان زۆر بە کورتیە چکە بابەتەکان زیاتر شەرحیاتە شیکردنەوەیە. بەڵێ سەبارەت بەو ڕۆمانە لە کۆتایی دەست پێ دەکا، یعنی لەوە دەست پێ ناکە کە سەرەتا. ئێمە دەزانین لە رەخنەی ئەدەبی لە لای ئەرستۆ لە کتابی فەنی شێعر باس کراوە کە چیرۆک دەجێردرێتەوە دەبی سەرەتای هەبی و ناوەڕاستی هەبی کۆتایی هەبی. بەڵام لە ڕۆمانی مۆدێرن ئێستا کە ئێمە لەو ڕۆمانەی کە دراسەمان کردووە خوێندنەوەمان بۆ کردو دەبینی ڕۆمان نووس لە کۆتایی دەست پێ دەکا. ئەوەش تەکنیکێکە لە تەکنیکەکان کە بتوانی کاریگەری زیاتر بێت، چکە ئەگەر لە سەرەتا دەست پێ بکە دەبێتە مێژوو، دەبێتە حەقیقەت. بەڵام ڕۆمانووس هەوڵ دەدا لە حەقیقەت شتەکان بە مباشری بەڕاستەوخۆیی تعبیری لێ نەکا، بەڵکو لە کۆتاییەوە دەست پێ دەکا لە وجودی ئەو سەرکردە لە نەخۆشخانەوە دوایە لە ڕێگای تەکنیکی تر کە ئستیرجاع فلاشباکە جێرانەوەی گەڕانەوە بۆ ساتەکانی سەرەتایی هەندێ دەگەڕێتەوە بۆ بابەتەکان. لێرەدا باس لە بابەتێکی تریش دەکەم کە تەحەدایەکی گەورەیە لە پێش ڕۆمانووس کە بتوانی کەسایەتیەک لە پێکهاتەیەکی پیرۆز دەست لێ نەدرا و بگۆڕێ بۆ کارێکتەرێکی ڕۆمان، کە لێرەدا جاندۆز جەخت لەسەر لایەنێک دەکا کە ئەو گۆڕانکاریی کردووە لەسەر ئەو کارێکتەرە، جەخت لەسەر لایەنێک دەکا لایەنی مرۆڤایەتی ئەو کەسایەتیە. بارزانی لێرە تەنیا ژەنیراڵێک نییە کە فەرمانی شەڕ بدات کە لە خەستەخانەیە لە بەشێکەم باسی دەکا، بەڵکو باپیرەیەکە کە بیری ناوەکانی دەکا، نەخۆشێکە کە هەست بە لاوازی جەستەی دەکا، هەڵاتوویەکە لە غەریبی و تاراوگەدا بە دوای بوونی گەڵای بەڕوودا دەگەڕێت کە لێرەدا بەو شێوەیەدا وێنای دەکا. لێرەشدا ئەگەر بێم باسی هێمای داربەڕوو بکەین، بەڵێ ئەگەر بین باسی هێمای داربەڕوو بکەین وەک شوناسی نەتەوەیی لە تەواوی بەشی ڕۆمانەکەدا باس کراوە. داربەڕوو وەک هێمایەکی سەرەکیە، لێرەدا تەنیا درەختێک نییە بەڵکو ڕەگ و ڕیشەی کوردایەتیە. بارزانی دەڵێ من لە ژێر داربەڕوویەکدا لەدایک بووم و دەمەوێت لە پەنای داربەڕوویەکدا بخەوم. ئەو هێمایە، یعنی ئێمە کە بین لە ڕۆمان شیکردنەوەی بۆ بکەین دەبینین ئەو هێمایە گزارش لە خۆڕاگری دەکا کە لە سەرەڕای تەمەنی نەخۆشی و شکستی سیاسی هێشتا بە پێوەستاوە. وەکو دەزانن داربەڕوو دارێکی بەهێزە، زۆر ڕەگەکانی زۆر بەهێزن، بۆیە پەلکەکانی دەکەون بەڵام خۆی هەردەمێنێ، بۆیە ئەوەش ڕەمزێکە بۆ ئەو سەرکردە قارەمانە. لێرەدا دەتوانین بڵێین ڕوونکردنەوەیەکی تریش بدەین، ئەگەر چی گەڵایەکان دەکەون و سەرکردەکان دەڕۆن، بەڵام دارەکە لێرە بەمانای نەتەوەکە نامرێت. ئەم تێڕوانینە سیاسیە لە قالەبێکی ئەدەبی بەرزدا دادەڕێژی ڕۆمانووسەکە کە خوێنەر نەک تەنیا زانیاری مێژووی وەربگرێت بەڵکو هەستی بە قورسایی ئەو غەمە مێژوویە دەکات. ئەوە سەبارەت بە ڕەمزی داربەڕوو. سەبارەت بە تەکنیکی کات و گێڕانەوەدا ڕۆمانەکە لە ڕووی کاتەوە بە شێوەیەکی بازنەیی گێڕاندرایتەوە. لێرەدا دەتوانین بڵێین خۆی بەجەستە لە واشنتنە لە ئەمریکایە کە لە نەخۆشخانەیە، بەڵام هەموو بیر و هەست و سۆزی لە بارزانە و لە مهاباتە و لە سۆڤیەتە. لێرەدا ئەوە گزارش لە چی دەکا، یعنی ئەو وێنایە کە ئێمە دەیخوێنینی گزارش لە دابەشبوونی ڕوحیەتی مرۆڤی کورد دەکا کە تیایدا دەژی. خۆمان دەزانین کورد دابەش بۆ بەسەر 4 دەوڵەت، بۆیە ئەوە گزارش لەوەی دەکا کە کورد پەرت و بڵاوە. کورد بەهۆی ئەو پەیمانانەی کە کراو بەسەر کورد سەپێنرا، کورد دابەش کرا بۆ سەر 4 وڵات: عێراق، ئێران، سووریا، تورکیا. بۆیە ئەوە دیلالەت لەوە دەکا.
سەبارەت بە خاڵێکی تر کە ئەوەیە ئەم ڕۆمانە بە زمانی عەرەبی نووسراوە وەکو باسمان کرد و وەرگێڕاوە بۆ کوردی. جان دۆست ئامانجێکی سیاسی و کەڵتوری هەیە، ئەوەیە کە مێژووی کورد لە چوارچێوەی میدیای شێوێنراو دەربهێنێت و پێشکەشی وێژدانی خوێنەری عەرەبی بکات. وەکو ئاگادارن لەو ئەحداسانەی ئەخیر و چۆن لە مێژووش باسی کورد کراوە، بۆیە لێرە ئامانجێکی هەبووە کە دەنجی کورد بگەینی بەڕاستگۆیانە کە ئەو قەزایانەی کە کورد بەسەریدا تێپەڕی بووە. بە تایبەت ئەو ڕۆمانە دەرچووە لە بەیروت. بەیروتش پایتەختی ڕۆشنبیری عەرەبیە. بەیروت دەبێتە سەکۆیەک بۆ ئەوەی ئەم دەنگە کوردیە بگات. ئەمە جۆرێکە لە دیپلۆماسی ئەدەبی کە تیایدا نووسەر هەوڵ دەدات جیاوازیەکان تێبپەڕێنێت لە ڕێگای ئازارە مرۆییەکان هاوبەشەکان پردی پەیوەندی دروست بکات. ئێمە کە کوردین لەولا بەیروتە لەولا وڵاتەکانی ترە هەمومان هەست بە ئازار دەکەین، هەمومان بە شێوەیەک لە شێوەکان. بۆیە ڕۆمان نووس کە باسی ئازاری کوردەکە لەوانەیە لە وڵاتێکی عەرەبی وەکو بەیروت وڵاتەکانی تر کە بیخوێنەوە زیاتر لە کورد تێبگەن، زیاتر لە ڕاستیەکان تێبگەن، چونکە ئەو ڕۆمانووسە هاتووە دەنجی کوردی گەیاندووە، بەڵام بە شێوازێکی وەکو باسمان کرد بە شێوازێکی جوانی فکری تەعبیری. لێرەدا لە بەشی دووەم ژەنێرال لە بەردەم ئاوێنەی نەخۆشخانەدا لە بەشی دووەمی ئەم لێکۆڵینەوەدا لێرەدا ئەو سەرکردە دەخرێتە ناو تاقیگەی تەنیایی و غەریبی لە نەخۆشخانەی جۆرج تاون. ژەنێرال چیتر فەرماندەی سوپایەک نییە بەڵکو مرۆڤێکە. ئەمە لووتکەی ئەدەبی سیاسیە کاتێک دەسەڵات لە کارێکتەر دەسێنێتەوە و خود دەمێنێتەوە. لێرەدا کە خۆی تووشی نەخۆشی شێرپەنجە بووە، ئەو نەخۆشیە تەنها نەخۆشیەکی فیزیکی نییە. یعنی لێرەدا کە ئێمە باسی ئەو نەخۆشیە دەکەین تەنها نەخۆشیەکی فیزیکی نییە، بەڵکو هێمایەکە بۆ ئەو شێرپەنجە سیاسیە بەکارهاتووە لە جەستەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خواروو. ئەم خەنجەرەی کە لە ساڵی 1975 لە دەزائر لە پشتی شۆڕش درا، لێرەدا دەبێتە گرەیەکی شێرپەنجە لە جەستەی ڕابەری شۆڕشدا. لێرەدا جان دۆست دەپرسی لە ڕۆمانەکە ئایا جەستە دەتوانی بەرگری شکستی ڕۆح بگرێت؟ یعنی ئەو هەموو نەهامەتیە، ئەو هەموو ئازارە، ئەو هەموو خیانەتەکە بە کورد، ئەو ڕێککەوتنامانە کە کرا، ئەوەش ئاوێنەیەکە، ئەوەش وێنایەکە بۆ ئەو شێرپەنجە سیاسیەیە کە شێرپەنجە نەخۆشی فیزیکیە کە دەبەستێتەوە بە شێرپەنجە سیاسیەکەیە کە تووشی ئەو سەرکردە قارەمانە بووە و کە توانیتی یعنی لەگەر ئەو هەموو ئازار و نەهامەتیانە و خەبات و دەربەدێریە و سۆڤیەت و ئێران و بگەڕێەوە کوردستان و بەردەوام لە خەبات توانیوێتی بەرگری بکات، یعنی توانیوێتی هەر لە یادی بمێنێتەوە و هەر تەحەدای واقع بکات. لێرەدا باسی سەبارەت بەو ڕێککەوتنامانەی کە کرا جەزائر، لێرەدا ڕەهەندی سیاسی ڕۆمانەکە ڕێککەوتنامەی جەزائر وەک خیانەتی گەورە وێنا دەکرێت. یعنی نووسەرەکە لێرە تەنیا باسی سیاست دەکا بەڵکو دەچێتە ناو، یعنی لێرە تەنها باسی سیاست و ڕێککەوتنامە نیە بەڵکو دەچێتە ناو ناخی بارزانی. کاتێک هەواڵی ڕێککەوتنامەی سەدام حوسێن و شای ئێران دەبیستێت، لێرەدا وێنەیەکی کاریگەر دەبینێت. ژەنێرال کە هەموو تەمەنی لە جەنگ بووە، لە ناڕەحەتی بووە، دەڵێ خۆی لە ڕۆمانەکە دەڵێ تەنانەت ڕووناکیش دەکرێت تەلە بێت. یعنی دایمەن کورد خیانەتی لێکراوە، دایمەن دژ بە دژی بووە. یعنی لەگەر ئەو ڕێککەوتنامانەی کە کرا، یەک لەوانە کە موستەفا کەمال بۆ سەرکردەی کورد قورئانی نارد کە ئەوە بەشێک بوو لە بەڵێنی برایەتی، بەڵام دواتر ئەو قورئانە بوو بە پەتی سێدارە کران بە کورد و دەربەدەری کورد. لێرەدا جان دۆست مێژووی کورد وەک زنجیرەیەک لە تەلەی ڕووناک نیشان دەدات و سیاست لێرە چیتر هونەری ممکن نییە
بەڵکو هونەری خەڵەتاندنە. بارزانیش ئەو پیاوە کە سەرەڕای هەموو ئەزموونەکانی هێشتا وجدانی ڕێگای پێنادات ببێت بە بەشێک لە سیاسەتە پیسەکانی کە لە جیهان و دەوروبەر بە پشت کوردیاندا خیانەتیان لێکرد. لێرەدا دێمە سەر مەلحەمەی 500 سوار. لەو مەلحەمەیەدا یەکێک لە جوانترین بەشە گێڕاوەکاندا لێرە باس لە 500 پێشمەرگە دەکات کە چوون بەڕەو یەکێتی سۆڤیەت دوای ڕوخاندنی کۆماری مەهاباد. لێرە نووسەر پاڵەوانەکان، یعنی لێرەدا ئێمە سەرەتا باسی سەرکردەمان کرد، پاڵەوانەکە کەسێکە دوایین شەری جەنێرال، بەڵام کە دێنە ناو ڕۆمانەکە دەبینین لە ناو ڕۆمانەکە تەنها وەکو ڕۆمانی کلاسیکی نیە، ڕۆمانی کلاسیکی تەنها کەسێک خۆی پاڵەوانە لە سەرەتا تا کۆتایی، بەڵام لێرەدا لەو ڕۆمانە و لە ڕۆمانی مۆدێرن دەبینین کە لەگەڵ ئەوەی کە کەسێک پاڵەوانە دەبینین پاڵەوانی بە کۆمەڵیش دەخاتە ڕوونووسەرەکە. لێرەدا باس لەو کۆمەڵە کەسانە دەکا ئەو پێشمەرگانە کە بەرەو سۆڤیەت ڕۆیشتن. لێرەدا پاڵەوان دەبیتە کۆمەڵ. باسی شخصی کەسایەتی حەسۆ دەکا کە پێشمەرگەیەکی لەگەڵ پێشمەرگەکانی تر تێنوو بووینە و برسی بووینە و کە ئەو نەهامەتیە دەبێتە عەتر، دەبێتە ڕەنگی ئەم مەلحەمەیە. ئەم بەشە لە ڕووی ئەدەبیەوە زۆر دەوڵەمەندە، وەسفی چاو سارد و ڕووباری ئاراس و ئەو هیوایەی لە سەرەڕای نادیاری هێشتان لە دڵی تێکۆشەرەکاندایە دەبێتە ئەدەبێکی بەرگری. نووسەر پێمان دەڵێت کە کوردایەتی تەنیا لە کۆشکەکان و ساتی واژووکردنەوەی ڕێکەوتنامەکان نییە، بەڵکو لە هەنگاوە ماندووەکانە کە بەسەر بەفر و ئاسۆیە نادیاریەکان دەچن کە ئەو هەموو ئازارەیان کێشایە، هەر ئەوە نییە کە پەیمان ببەستن، بەڵکو خەباتیشە، بەڵکو تێکۆشانیشە. لێرەدا دەمەوێ بچمە سەر بابەتێکی زۆر زۆر گرنگ، ئەوە وەکو ئەگەر ڕۆمانەکە بخوێنینەوە دەڵێن ڕەخنە دەگرین، دەڵێن بۆ دەنگی ئافرەت نییە، دەنگی ئافرەت غیابە. لێرەدا دەتوانین بڵێین غیابی ئافرەت لێرە کە ژن لە دنیای ئەم ڕۆمانە ڕەخنەیەکە بۆ ڕۆمانەکە، بەڵام جاندۆز بە زیرەکایەتی خۆی ئەو غیابەی لە ڕێگای دەنگی حەسۆ پڕ کردوتەوە. حەسۆ کەسایەتیەکە لێرە باس لە خوشکی و دایکی و ژنی دەکا. لێرە پەیوەندیەک دروست دەبێت لە نێوان ئافرەت و لە نێوان نیشتیمان. یعنی لێرە خاڵێکی زۆر گرنگە دەمەوێشی بکەمەوە کە ئافرەت دایمەن لە ئەدەبی کلاسیکیش واوێ نەکراوە کە نیشتیمانە. لێرەدا لە دوای شەری ژەنێرال غیابێکی فیزیکی ژن نیشانەی ئەوە دەدا کە ئەو پێشمەرگانەی کە خەباتیان کردووە، کە تیایدا شۆڕشیان کردووە، کە لێرە دوور بووینە لە ژن. یعنی لێرەش ڕەمزێکمان پێ دەڵێ کە دوور بووینە لە سۆزی ئافرەت، دوور بووینە لە ماچ. یعنی لێرەدا ماچ ئافرەت دواخراوە بۆ دوای ئازادی. ئەمە چ تراژیدیایەکی گەورەی ئەدەبی سیاسیە، قوربانیدان بە عەشق لە پێناوی دۆزی نیشتیمان و خەبات. لێرەدا حەزم کرد ئەو بابەتەشی بکەمەوە کە زۆر لە ڕۆمانەکە سەرنجی ڕاکێشام. سەبارەت بە خاڵێکی تر دەچمە سەر خاڵێکی تر، کورد وەک قوربانی جوگرافی. نووسەرەکە لە ڕێگای کارەکتەری بارزانیەوە پەیامێکی جیهانی دەنێرێت. ئەو پەیامە دەڵێت کە کێشەی کورد تەنها کێشەیەک نییە لەگەڵ وڵاتانی داگیرکرد، بەڵکو کێشەیەکە لەگەڵ نەخشەی جیهان. باسکردنی سایکس بیکۆ و لۆزان و لە ناوجەرگەی بیرەوەریەکان نی ژەنێرال داوا دەکا خوێنەر تێبگا ئەم پیاوە تەنیا لەگەڵ شێرپەنجە شەڕ ناکا، بەڵکو لەگەڵ ئەو غەدرە مێژوویەدا شەڕ دەکا کە سەرکردە کوردستانیەکان و کوردستانیان پارچە پارچە کرد، کە لێرە تەحەدایەکە بەرامبەر ناس تەنیا نەخۆشی، بەڵکو بەرامبەر
پارچە پارچەکردنی کوردستان و بەربڵاوی کورد لە 4 دەوڵەت. سەبارەت بە ڕۆمانەکە لایەنی زمانەوانی دەتوانین بڵێین ڕۆمانەکە ڕۆمانێکی بە زمانێکی شعری نووسراوە. لێرەدا دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم، جان دۆست خۆی شاعیر بووە، بۆیە کە ڕۆمانەکانی دەخوێنین ئەو سیفەتەی تایە، سیفەتی شعری، یعنی زیاتر بەکارهێنانی زمانێکی شعری کاریگەر بەکاردێنی بۆی کاریگەری هەبێ و دوور بێ لەو زمانە وشکەی کە لە مێژوو هەیە. لێرە دەبینین زمانێکی شعری بەکاردێنی بە شێوەیەک هەڵدەبژێری کە خوێنەر هەست بە قورسایی چیاکان و ساردی دیوارەکانی زیندان بکە. ئەمە جۆرێکە لە ئیستاتیکیای ئازار کە تیایدا جوانی لە ناو دڵتەنگی و تێکستدا دەدۆزینەوە. یعنی لێرەدا ئێمە چۆن ئەو نەهامەتیانە لە ڕێگای ڕۆمان و لە ڕێگای جوانی دا بگوازینەوە بە شێوەیەک یعنی هەم ئێمە چێژی لێوەربگرین و هەمیش ئازاری لێ بخۆین. سەبارەت بە بەشی سێیەم دیبلۆماسی ئەدەبی، لێرەدا بە کورتی باس لە دیبلۆماسی ئەدەبی دەکەم کە استراتیجی داندۆست لە وەرگێڕان، یعنی لە نووسین بە زمانێکی تر، وەرگێڕانی بۆ زمانێکی تر. لێرەدا باس لە ئەفۆن پێش ئەوەی بچمە سەر ئەو بابەتە دەمەوێت باس لە بابەتێکی تریش بکەم کە لێرەدا ڕەمزێکی ترە سەبارەت بە پەڕەی داربەڕوو دیسان لە بەشی سێمەکە یعنی باسکراوە. لێرەدا جەختێکی زۆر لەسەر داربەڕوو دەکرێت، یعنی لەسەر ئەو دارە، بۆیە دەمەوێت دیسان لە بەشی سێم یعنی هەندێک شیکردنەوە بدەم. لێرەدا بەمەبەستی پەرتەوازەی نەتەوەیەکە زمانی عەرەبی لێرەدا بە هەموو پانتایی و وشەیەکەوە بەکار هاتەوە بۆ گەیاندنی ئازاریەکانی کە بێدەنگن، لە مێژوو هەیە بەڵام پێممان نەگەیشتووە ئەو ئازارانە، ئەو نەهامەتیانە. ئەوە شێوازی نووسینە کە ئایدۆلۆژیای سیاسی لە ناو جوانی زماندا دەتوێنرێتەوە. خوێنەر هەست بەوە ناکا کە کتێبێکی حزبی دەخوێنێ. ئەمە گەورەترین سەرکەوتنە کە توانیویەتی مێژوویەکی پڕ لە خوێن و بارود بگوازێت بۆ تێکستێکی ئەدەبی و جوانی. لێرەدا خاڵێکی تر دادگای ئەخلاقی. جان دۆست لە ڕێگای ئەم ڕۆمانەدا دادگای ئەخلاقی بۆ وڵاتە زڵهێزەکان دەکات، وەکو ڕێکەوتنامەی لۆزان، ساکس بیکۆ. لێرەدا وەک تاوان وێنا دەکرێت. فەزیڵەیەکی تری ئەم ئەدەبی سیاسیە ئەوەیە مێژوو زۆر جار لەلایەن براوەکان دەنووسێت، بەڵام ڕۆمانەکان لەلایەن قوربانیەکانەوە دەنووسێت. دوایین شەری ژەنێراڵ گێڕانەوەیەکە ئەو دیوی مێژووە کە لە پەرتووکە فەرمیەکاندا نییە، گێڕانەوەیە کە ئەو فرمێسکانەیە کە لە چاوی تێکۆشەرەکاندا وشک بوون، ئەو هیوایەیە کە لە پشت مێزە ساردە دیبلۆماسیە نێودەوڵەتیەکان فرۆشران. ئەوە سەبارەت بە ئەو بابەتەی کە باسمان کرد، بابەتی داربەڕوو وێناکردنی لەو ڕۆمانەدا. سەبارەت بە بابەتێکی ترا کە لە بەشی چوارەم و کۆتاییدا دەچمە سەری، ئەوەیە کە باس لەوە دەکەین ناونیشانی ڕۆمانەکە دوایین شەری ژەنێراڵ. لێرەدا ناونیشانی ڕۆمانەکە باس لە شەڕ دەکات، بەڵام گەورەترین پەیامی ئەو بەرهەمە ئەوەیە کە فەرهەنگ وشە لە بارود بەهێزترە، لە گولە و بارود بەهێزترە. ئەو شەڕەی بارزانی لەو ڕۆمانە دەیکا شەڕی مانەوەی یادەوەریە لە دنیایەکدا کە زلهێزەکان دەیانەوێ ناسنامەی گەڵانی بێدەوڵەت بسڕنەوە. ئەو ڕۆمانە بربەستێکی گەورە لە دژی فەرامۆشکردن دروست دەکات. پێمان دەڵێ کە کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها سنوور نییە، بەڵکو کێشەی نەبوونی دادپەروەریە. کاتێک ڕۆماننووس لە ساڵی 2025 باس لە ژەنێراڵ دەکات،
پاشان باس دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 دووبارە باسی لێوە دەکات و مێژوو دەگەڕێنێتەوە لە ڕێگای تەکنیکەکان. پێمان دەڵێت کە ئەگەر ئێمە وانە وەرنەگرین لە مێژوو دووبارە دەبێتەوە. بۆیە گرنگی ئەو ڕۆمانەدا لەوەدایە. سەبارەت بە خاڵێکی تر کە ئەوەیە لە کۆتاییدا ڕۆمانەکە بارزانی کۆچی دوایی دەکا، بەڵام جاندۆست کۆتاییەکە بە شێوازێکی تراجیدی دانانێت. ئەو گەڵایەی کە لە داربەڕوەکە کەوتووە دەبێتە هەوێنێک بۆ دارێکی تر. ئەمە تێڕوانینێک کە هیوایەک دەبەخشێ لە ناودڵی شکستدا. ڕۆمانەکە پێمان دەڵێ کە کۆتایی ژێنێراڵ کۆتایی دۆزەکە نییە، هەرچەندە زریانەکان خیانەتە سیاسیەکان گەڵاکان بوەرێن، بەڵام دار هەر دەمێنێت. گوتەی کۆتایی بەرهەمێکە کە دەبێت لە قوتابخانەکانی ئەدەب و سیاسەتدا بخوێندرێت. جاندۆست توانیویەتی مێژووی پڕ لە تەمومش بکاتە ڕووناکیەکی ئەدەبی. ئەم ڕۆمانە تەنیا بۆ کورد نییە، بەڵکو بۆ هەموو ئەو مرۆڤانەیە کە بڕوایان بە ئازادی و کەرامەت هەیە. سەبارەت بە کۆتا قسەم دەربارەی ئەو ڕۆمانە لە پەرلەمانی عێراقش واژوو کرا پێشماوەیەک کە کاردانەوەکی زۆری هەبوو. بەرپرسەکان لەوێ توانیان ینی ڕۆمانەکە بگاتە بەدەستیان و بخوێنێتەوە کە ئەو شتێکمان پێمان دەڵێت کە ڕۆمان کاریگەرێکی زۆری هەیە، دەتوانێت لە ڕێگای هێزی نەرم، ینی ئێستا ئێمە دەتوانین ئەدەب بە هێزی نەرم دابنین، لە ڕێگای هێزی نەرم کاریگەر بین بەسەر وڵاتانی دەرەوەی عەرەبی و وڵاتانی ئۆروپی و حتا کاریگەر بین لەسەر عێراق، ینی بەڕاستی ئەو نەهامەتیانەی کە بەسەر کووردا هاتووە لەوانەیە ئێستا ئێمە لە عێراق دەژین، بەڵام زۆربەی کەسان کە ئێمە تووشیان بوویمە کە لە بەغدان زۆربەی نەهامەتیەکان نازانن کە بەسەر کووردا هاتووە، لە ئەنفال، لە جینۆساید، لە تعریبکردن نازانن، چکە خۆتان دەزانن نیزامی بەعس ئەو کات تەعمیمی دەکرد، ئەو شتانەی بڵاو نەدەکردەوە. بۆیە چەند گرنگە ئێمەی کورد لە ڕێگای ئەدەب بتوانین دەنگمان بگەێنین و کاریگەر بین و بەبێ هیچ جیاوازیەک لە نێوان نەتەوەکانی تر ئێمە بەیەکەوە دەژین و پێکەوە ژیان هەیە. سوپاس بۆخوا لە کوردستان بتوانین بە یەک دەنگ ئەو پێکەوە ژیانە ڕابگرین و یەک دەست بین لەگەڵ هەموو پێک هاتەکان، بەڵام هەر ئێمە بەرگری بکەین لە ڕێگای ئەدەب، لە ڕێگای ڕۆژنامەنووس، لە ڕێگای ئەعلام، لە ڕێگای زانکۆ، لە ڕێگای سەکۆ ئەدەبیەکان، لە ڕێگای ئەو سەکۆیی کە بەڕێستان داتاناو بتانین دەنگمان بگەێنین و کاریگەر بین. و زۆر سوپاستان دەکەم و داوای لێبوردن دەکەم ئەگەر درێژەم پێدا. زۆر سوپاس. زۆر سپاس دکتۆرە سارە، دەستەکانت خۆش بی. سوپاس لە بۆ ڕوونکردنەوەی خاڵە گرنگە جەوهەریەکانی ناو ئەو ڕۆمانە، دەستخۆشیت لێ دەکەین، زۆر سوپاست دەکەین. ئێستا داوا لە بەشداربوانی بەڕێز دەکەین، لە ئامادەبوانی بەڕێز دەکەین. هەر کەسێکتان پرسیارێکتان هەیە یان ڕوونکردنەوەیەکتان هەیە بۆ ئەو بابەتە دەتوانن ڕاستەوخۆ لە بەڕێز دکتۆر سارای بکەن. فەرموو مامۆستانی بەڕێز. یان دەتوان ڕێز هاند بکەن، ئەمن ناوەکانتان بخوێنمەوە ئەوەی پرسیاری هەبێتن. ببوورە دکتۆر، قوتابیەکانشم ئامادەن، حەز دەکەم بەشدار بن. زۆر باشە. قوتابیانی دکتۆرە سارای دەتوانن پرسیارەکانتان ڕاستەوخۆ لە دکتۆرەی بەڕێزتان بکەن. چکە دکتۆر ئەمە بەڕاستی لە بەش هەفتانە چالاکیمان هەیە. بەڵێ دکتۆرە سارا. چالاکیەکان ئەوەیە کە ئەمە چۆن بتوانین قوتابیەکانمان پێ بگەێنین، ینی تەنها خوێندن و تاقیکردنەوە نەبێ، بەڵکو نووسەرەکان لە نزیک بناسن، ڕۆمان نووسەکان. جاندۆست لەگەڵمان بۆ هەفتەکەی تر
ئەحمەد زاوێتی لەگەڵمان بوو، کەسایەتی زۆر مامۆستا نووری بێخاڵی، ینی ئەو هەفتەکەی تر ئەو سێ کەسایەتیانە لەگەڵمان بوون لە کۆلێژ. بۆیە دایمەن هەوڵ دەدەین ینی ئەو دەرگای معرفی و پرسیار و وڵام ئەو شتانە بکەینەوە. بۆی تەنها هەر وەکو باسم کرد تەنها تاقیکردنەوە نەبێ بەڵکو سوود وەرگرتنی معرفی و فکری بێ، چکە زانکۆ هەر ئەوە نییە ئێمە تاقیکردنەوەی لێ بکەین، یان دەبێ واقع ببەستینەوە بە زانکۆ. دەستەکانت خۆش بی دکتۆرە سارا، من لە نزیکەوە کارەکانتان دەبینم و بە تاکید ئەوەی کاک ئەحمەد زاوێتیشم بینی کە لەگەڵتان بوو پرۆژێکتان هەبووە، دەست ناخۆش بێ. بە تاکید ئەمنیژۆک مامۆستایەکی زانکۆ بڕوای 100% بەوەیە کە قوتابی دەبێت کۆنێکشنێکی تەواوی هەبی لەگەڵ ژینگەی دەرەوە، ژینگەی بازار، ژینگەی کار لە دەرەوەدا کە بزانین چ دەگوزارێت. ئوستاز وەلید، یان ئەگەر پرسیارەکەت بکەی یان چ وتێک تێ بۆ دکتۆرە سارا فەرموو. ئەوکاتتان باش بەڕێزان، دەستخۆشتان لە یەکەم لۆڕەکردنی ئەو دەرفەتەی سوپاسانەکەم لە هەمان کاتدا. خۆی ئەو شتانە زۆر مهمن هەم لۆ قوتابیان لۆ مامۆستایانی کە بەردەوام شتانە هەبیتە بەشێکی دانەبراو لەوەی لە خوێندن و لەوانەدا بڕین، هەروەها لەگەڵ گۆڕانکاریەکان بڕۆین و هەندێک شتێک کە بە ڕۆمان یاخود بەو شتانە ئەواکەی خۆشترە و تێژی زیاتری هەیە و زیاتر ئەمینی تۆ لە مێشک و زەهندا. دووبارە دەستخۆشیان لە یەکەم، زۆر سپاس. زۆر سپاس ئوستاز وەلید، سپاس لە بۆ ڕوونکردنەوەکە، دەستەکانت خۆش بیت. سەرچاو ئوستاز وەلید جان بەڕێزی. مامۆستایان فێرخۆزان قوتابیانی بەڕێز، ئەگەر هەر کەسێکی تر پرسیارێک یان پێشنیارێکی هەیە دەتوانن ڕاستەوخۆ لە دکتۆرە سارای بکەن. دکتۆرە سارا، ئەو ڕۆمانە تەنها بە زمانی عەرەبی دەرچواتە ئێستا یان بە چەند زمانی دیکە شەیتمان ئەگەر وەکو؟ بەڵێ، سەبارەت بە ڕۆمانەکە جاندۆز بە زمانی عەرەبی نووسیوێتی، بە زمانی کوردیش دەرچووە. لەو نزیکانە واژوو دەکرێت لە هەولێرش، بە زمانی کەمانزیش نووسراوە. کەواتەوە هەواڵەکی خۆشە لە بۆ ئێمە ملەتی کورد کە بە زمانی دایک بنووسرێتەوە و یان لە کۆتایی نووسینەوەکەی دابی و بەم نزیکانە بێتە بەردەستی خوێنەران و زیاتر لە ناوەڕۆکی ڕۆمانەکە تێبگەن. ڕاست دەکەی دکتۆر، بەڕاستی زۆر گرنگە. یعنی ئێمە لە بەشی عەرەبینە، لە بەشی ئینگلیزی، بەشەکانی تر کوردی کە گرنگ بە ئەدەبی کوردی بدەین. لێرەدا نووسەرەکەم جاندۆست لێرە ڕۆمان دەنووسی هەندێک جار بە زمانی کوردی، خۆی وەری دەجێڕی بۆ عەرەبی. ینی بە خۆشحاڵیەوە خۆی یەکێک لەو کەسایەتیانەی کە لە ماڵێک گەورە بووە، باوکی مەلا بووە، زمانی عەرەبی و علومەکانی هەموو فێر کردیە. لەگەڵ ئەوەشە کە خۆتان دەزانن وڵاتی سووریا وڵاتێکی نەیهێشتووە کە کوردەکان بە زمانی کوردی بە زمانی دایک بدوێن و غەدرێکی زۆریان لێکراوە. بەڵام ئەو نووسەرە بە خۆشحاڵیەوە توانیویەتی کە لە ماڵەوە بە زمانی عەرەبی پاراستنی زمانی خۆیان بکە، شوناسی خۆیان بکەن. ئەوە زۆر بەلامەوە گرنگە. ئەنی چکە زۆر کەسایەتیمان هەیە کوردن بەڵام عەرەبی نازانن، لەبەر ئەوەی لەلایەنێکیش حەقی خۆیانە کە ئەوان نەیانتوانیوە بە زمانی دایک قسە بکەن لە قوتابخانەکان لە وڵاتێک ژیاون کە منعی زمانی دایکراوە. بەڵام بە خۆشحاڵیەوە جاندۆست توانیویەتی پارێزگاری لە زمانی دایک بکە. لەگەڵ ئەوەش ئێستا کچەکانیشی ینی لەو بوارە ئیش دەکەن لە واری ئەعلام کە بە زمانی کوردی وای کردووە کە زمانی کوردی لە نێو هەستیان و سۆزیان و ناسنامەیان هەر بمینێ و بەردەوام بێ و تەشەنەی پێ بکەن. ینی بۆیە ئەو ڕۆمانەکانیشی وەردەجێڕێ بۆ زمانی عەرەبی یان لە عەرەبی بۆ کوردی، هەر خۆی بەخۆی. بۆیە لێرەدا دەتوانین بڵێن کە زمان زۆر گرنگە. ینی ئێمە چەند زمانی تر بزانین بتوانین خزمەت بە مێژووی خۆمان بکەین، بە کەڵتوری خۆمان بکەین، چکە ئێمە وەکو کورد نەبوون بە دەوڵەت، بەڵام بە هیوای ئەوەی بتوانین. یعنی ئێمە ئیش لەسەر ئەوە دەکەین کە نەوەکانی ئێستەمان ئەوها پەروەردە بکەین کە لەسەر
لایانی نیشتیمان و خۆشەویستی و زمان و بەڵکو فێرە زمانی عەرەبی بن بۆ نا یعنی فێرە زمانی عەرەبی بن و فێری زمانی تریش بن و بەڵام لە خزمەتی خۆمان بەکاری بهێنین یعنی ئەوە زۆر زۆر گرنگە کە ئێمە زمانەکان بزانین. دەستەکان خۆش بی دکتۆرە سارا لە چات بۆکس کاک سوهەیب دەڵێ پرسیارەکەم هەیە کاک سوهەیب ئەگەر جر لێمانە مایکەکەت بکە و ڕاستەخۆ پرسیارت لە دکتۆرە سارای بکە. کاک سوهەیب جان لێرەیت؟ سلام علیکم. سەرەتا دەستخۆشی تاواتی لە دکتۆرە سارای دەکەم عنی جێگای شانازیە لە بۆی کە ئەمە فترە لەو بابەتانە کە بەشداریمان پێ دەکات و لە بەوان باز دەکەم مەمنونی جەنابینە. ئەو پرسیارشی کە لێم هەیە ینی قەزدی جاندۆستی لەو کتێبی کە لە ناوی بەرجی کتێبەکەی کە کردە دواهەمین ژەنەرال قەزدی لە دواهەمین ژەنەرالی ینی تاوا ئەو گەڵا وەریوە ڕۆیشتیە کە جارێکی دیکە جەنرالێکی ئەوها لە قەومی کوردی دروست ببیتەوە. دەست خۆش سەلامەت لە قەزدی پرسیارەکەم تێگەیشتیان ئەوەی بکەم زیاتر ڕوونیتەوە تێگەیشتم. دەست خۆش سەلامەت بیاخۆ. دکتۆر جواب بدەم؟ یەکسەر جواب دۆ دکتۆرە سارا. دەست خۆش کاک سوهەیب سپاست دەکەم بۆ قسەکانت. سەبارەت بەو ڕۆمانەدا یعنی وەکو باسم کرد داربەڕوو ڕەمزەکە کە زۆر زۆر باس کراوە لێرەدا دوایین شەری جەنیرال یعنی ئاخر مەعارەکە جەنیرال لێرەدا لە کۆتایی دەست پێ دەکا یعنی خۆتان دەزانن کە دەڵێن کۆتایی بەڵام لێرە کۆتاییەکەی نا بە مانای ڕاست یعنی ڕاستیە کە کۆتاییە بەڵکو کۆتاییەکان سەرەتایە بۆ نمونە خۆی لە نەخۆشخانەیە دەست پێ دەکا لە کۆتایی دەست پێ دەکا بەڵام دەگەڕێتەوە بۆ ئەحداسی سەرەتاییەکانی هەفتایەکان و شەڕ و سۆڤیەت و نەهامەتیەکان و لێرەدا هەم یعنی لێرە کە دێ باسی ئەو داربەڕوە دەکا کە ئەو پەلکانە هەر دەوەڕێن یعنی دەڕۆن نامینێن بەڵام لێرە کورد دەمینێ نەتەوەکە دەمینێ بۆیە لێرە کۆتاییەکە دوایین شەری ژەنیرال ئەوە وەکو ڕەمز باس کراوە نەک وەکو ئەوەی کە کۆتایی پێهات یعنی هەتە کۆتایی بە مردنی ژەنیرال لە ڕۆمانەکە ئەوەی نەگەیان بۆمە کە ئەوە کۆتایی شتەکانە یعنی تراژیدیان نەبوو لێرە بەقەدەر ئەوە بوو کە هەستانەوەیەکە بۆ بەردەوامبوونی کورد لە خەبات و بەخۆیی بوون. دەست خۆش بی دکتۆرە سارا. خاتو شاهد دەستی بەرز کردەوە. خاتو شاهد فەرمووەکە پرسیار دەکەیت. خاتو شاهد لێرەیت؟ سلام علیکم. دەست خۆش دکتۆرە سارا جان زۆر مەمنونتین. زۆر بە جوانی باسی ڕۆمانەکەت کردو بەڕاستی بەس لێرەدا یعنی بە خۆ دەزانی ئەمە هەموو جار زۆر سوودی لەو بابەتانەی دەبینین کە لەگەت و بەشدار دەبین بەڕاستی زۆر مشكورين مثل ما نقول إليك. بس هنا عندي سؤال، هل نقدر نستطيع أن نعتبر الرواية من منظور سردية الفاجعة أولا؟ ثانيا نقدر يعني نعتبرها هي تاريخية جدية أم فقط رواية خيالية يعني من كتابة الراوي فقط؟ وشكرا لك حبيبتي، ممنونة. زۆر سپاس شاهد خان. پرسیارێکی زۆر گرنگە. دکتۆر بە کوردی جواب دەمەوە؟ وەڵا ئەگەر بکرێ بە کورد و بخۆت بە کوردی جواب دەی ئەگەر تێنەگەیشت خاتو شاهد نا اعتيادي بە کوردی دکتۆر جواب دەوە. مەمنونتین شاهد خان، گەلێک مەمنونین. ئەوە یەکێکە لە قوتابی زیرەکەکانمان بەڕاستی خۆی فێرە زمانی کوردی کردووە. زۆر گرنگە یعنی بەلامانەوە. دەست خۆش. سەبارەت بەو پرسیارێک کە کردە شاهد خان،
سەبارەت بەو ڕۆمانە ڕۆمان دەتانین بڵێ ڕۆمانێکی مێژوویە، ڕۆمانێکی سیاسیە، ڕۆمانی بەرەنگاریە بۆ ئەو شتانەی کە بەسەر کووردا هاتووە. بۆ نمونە کە باس لە کورد دەکرێت، ئەو ڕۆمانە دێ هەندێک خطوط هەیە، هەندێک خاڵ هەیە لەوانەیە لە ئەعلام بە هەڵە باسکراوی خۆی دێ چاچی دەکاتەوە کە ئەوە زۆر زۆر گرنگە. ڕوئیای کورد، مێژووی کورد، حەقیقەتی کورد دەگەێنێ، بەڵام بە شێوازێکی خەیاڵی. لێرەدا ئەگەر لە پرسیارەکەت باست کرد ئایا ئەو ڕۆمانێکی مێژوویە یان خەیاڵیە، لێرەدا دەتوانین بڵێن ڕۆمانێکی کە دەڵێن ڕۆمانی مێژوویی، کە دەڵێن ڕۆمان یعنی کە باسی ڕۆمانمان کرد، ڕۆمانی مێژوویی، لێرەدا مێژوو دەگێڕێتەوە بە شێوازی ڕۆماننووس، بە شێوازێکی شعری، بە شێوازێک کە خەیاڵی تێدایە، نسیج من الواقع والخەیال، یعنی تەنها واقع نییە بەڵکو بەستنەوەیەکە بینی واقع و خەیاڵ. ئەو پەیوەندیش لە نێوانیان زۆر زۆر ئاڵۆزە. یعنی ئەگەر بڵین ئەمە ئەو شتێک کە لەو ڕۆمانەی باسکرا و بارزانی کە باسی شتێک دەکا کە هەستێکە دەری دەبڕێ، ئایا ئەمە لە حەقیقەت جاندۆست لەگەڵ ئەو کەسایەتیە نەژیاوە تا بزانی چۆنە و چۆنیە، بەڵام لە ڕێگای خوێندنەوەی ئەو ڕۆمانوسە بۆ ئەو کەسایەتیە، ئەو سومبڵە دێ خۆی هەست خەیاڵ شتەکان دادەڕێژی و ئەمە چ دەگاتەمە؟ ئێمە تەنها زانیاریمان بۆ ناگا زانیاری مێژوویی، بەڵکو هەست بە هەموو نەهامەتیەکان دەکەین، هەست بە خۆشی، بە ناخۆشیەکان، بە ئازارەکان دەکەین. لێرەدا دەتوانین بڵێن ڕۆمانی مێژوویی ڕۆمانێکە کە پڕە لە واقع و لە خەیاڵ، یعنی تەنها خەیاڵ نییە و تەنها واقع نییە، ڕۆمانێکی خەیاڵیە. سەبارەت بە فاجعە ئەوەی باست کرد، لێرەدا دەتوانین ئەگەر بە دەقیقی ئێمە تەشخیصی بکەین دەتوانین بڵێن ڕۆمانێکی مێژوویە، چکە وەکو خۆت دەزانی و باسمان کردووە ئێمە ڕۆمانمان هەیە، ڕۆمانی سیاسیمان هەیە، ڕۆمانی ڕۆمانسیمان هەیە، ڕۆمانی پۆلیسیمان هەیە، ڕۆمانمان هەیە مەسەلەن ئەو بابەتێک کە بەڕێستان شێت لەسەری دەنووسی، لەسەر سەردیەت فاجعەت الئەنفال، لەسەر ئەنفال دەنووسی لە بەحسی تەخەڕوجەکەی. لێرەدا سەردی فاجعەیە کە لێرەدا باس لە شتەکان زۆر بەوردی باس لە ئەنفال دەکا، باس لە قەزیەکی زۆر گرنگ دەکا کە بەسەر کوردهاتوە، بەڵام لێرە باس لە مێژووی کەسایەتیەک دەکا، دوای ئەو مێژووە دەبەستێتەوە بە جیهان، بە ناوە، بە دەرەوە. یعنی دەتوانین بڵێن ڕۆمانی مێژووی زۆر یعنی دەقیقترە لە فاجعەت، سەردیەت الفاجعە. زۆر سپاس. دەست خۆش دکتۆرە سارا. دکتۆرە سارا ئاخیر پرسیاری چات بۆکس دەخوێنمەوە با کۆتا بیتن لەبەرەوەی کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕوە. دکتۆرە سۆزان نووسیتی گرنگترین تەکنیکەکانی ئەم ڕۆمانە چییە؟ بەڵێ، زۆر سپاس بۆ دکتۆرە سوزان. سەبارەت بەو تەکنیکانەی کە بەکار هاتووە، تەکنیکەکان استرجاع، فلاشباک کە زۆر زۆر یعنی بەکار هاتووە. تەکنیکی تریش هەیە گێڕانەوە لەسەر زمانی نووسەرەکە، یعنی لێرە دەبینین لێرە ڕاوی، یعنی ئەو کەسێک کە ڕۆمانەکە دەجێڕێتەوە، ڕاویەکە کەسایەتیەکە لە کەسایەتی ڕۆمانەکە. لێرەدا دەتوانم بڵێم فلاشباک کە زۆر زۆر دەورێکی باڵای هەیە لە گێڕانەوەی ئەحداسەکان، یعنی گەڕانەوە بۆ ڕابردوو. فلاشباک یعنی گەڕانەوە بۆ ڕابردوو. دەست خۆش دکتۆرە سارا. دیارە بەڕێزە چکەش بە مەخدوری نەکەین. کاک ناسر دەڵێ مش حەز دەکەم بەشدار بم. فەرموو کاک ناسر، ئەگە پرسیارە کتێ بە کورتی پێمان بڵێ. بزانم لێرە نمایە تەواو کێشەمان نییە. لە کۆتاییدا دکتۆرە سارا گە شتێکت هەیە بیڵێ، ئەمە کۆتایی بە وێبنارەکەی ئەم شۆمان دەهێنین. لە کۆتاییدا دەڵێم ینی سەبارەت بەو ڕۆمانە، ینی سەبارەت بەو کەسایەتیە بارزانی نەمر کە دەورێکی باڵای هەبوو، تەنیا ناتەنیا لە سیاست بەڵکو لە ئەدەبیشدا
یعنی وا ینی کە خوێندیتم لە مێژوو لە کتێبەکان کە بەردەوام کتێبی مەلاجەزیری لەگەڵ بووە، یعنی لە شەڕ و لە چیا، یعنی بەڕاستی ئێمە دەبێت شانازی بەو کەسایەتیە سوملە بکەین، چونکە کەسایەتیەک بووە کە زۆر زۆر لەگەڵ نووسەران بووە لە کتێبی هەژار مکریانی کە باسی دەکا کە بەردەوام لەگەڵ ئەو شاعرانە بووە کە هاوکاریان بووە کە لەگەڵیان بووە، گرنگێکی زۆری زۆری بە ئەدەب و شعر داوە. بۆیە یعنی ئێمەش دەبێت لەسەر ئەو ڕێچکە بڕۆین، شاعرانی کلاسیک، مێژوو نووسانی خۆمان، کەسایەتیە سیاسیەکان کە دەوری باڵایان هەبووە لە ئێستای ئەمڕۆی کوردستان کە ئێمەش دەبێت گرنگیان پێ بدەین و ئیشیان لەسەر بکەین. بەڕاستی هەر ئەوەندەیە و لە کۆتاییدا زۆر زۆر سوپاست دەکەم دکتۆر هەژار کە ئەو دەرفەتت پێمدا لێرەدا بەشدار بووم و لەگەڵتان بە هیوای سەرکەوتن و منیش یعنی وەکو خۆم پاڵپشتم بۆ هەر کارێک کە پێویستان پێبی بۆ پاڵپشتی بۆ ئەم سەکۆیان کە بەڕێوەی دەبن لێرە. زۆر سپاس. زۆر سپاس دەکەین. منیش وەکو سەرۆکی ڕێکخراو ئەکادمیای ستاد بۆ شکردنەوەی داتای ئاماری و ڕاهێنان زۆر سپاسی زۆر بەڕێز دکتۆرە سارا زەید مەحموود دەکەین کە ئەمڕۆ ئەم سمینارە گرنگی پێشکەش کرد بە ناوی ئەدەبی سیاسی و ڕۆمان دوایین شەڕی ژەنەڕاڵێک کە باز لە مەلا مستەفای بارزانی دەکاتن وەکو یەکێک لە گەورەترین ژەنەڕاڵەکانی کورد و کوردستان. دەستخۆشی لە بەڕێز دکتۆرە سارا دەکەین. زۆر زۆر سپاسی یەکە بە یەکەی بەشداربوانی بەڕێز دەکەین. هیوای بەردەوامیتان بۆ دەخوازین. ئێمەش لێرە کۆتایی بە سمینارەکە دەهێنین دەڵێن تا هەفتەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین. وڵات ئاوادان بێت، شار ئارام بێتن، هەمووتان تەندروست باش بن، سەلامەت بن. خدا حافیز.